پەرستن بنەماکەی مەسیحە. لەژێر ڕۆشنایی مێهرەبانی و ڕەحمەتی خوددادا دەبێت بە بێفیزی دیان بە نعمەتی باڵادەستی ئەودا بنین و بە پێشکەشکردنی هەموو بەشەکانی جەستەمان وەک قوربانێکی زیندوو بیپەرستین. بۆ ئەوەی لەو ڕاستیە تێبگەین کە لەم بنەمایەدا هەیە ئاماژەیەک بۆ ڕەحمەت و نعمەتی خوددا هەیە. ئێمە دەمانەوێت بگەڕێنەوە بۆ خوێندنەوەی ئەو ئاەتانی کە ئاەتەکانی نعمەتی تێدایە و پەیوەندیان بۆ شتەوە ببینین کە پۆلسی نێردراوی خوددا لە ئاەتی یەکەمی بەشی 12 نامەی ڕۆمادا سەبارەت بە پێشکەشکردنی جەستەمان بۆ خوددا چی دەڵێت. دەتوانین ئەم بەشە بە ستایشکردنی سوپاسگوزاری ناو ببین کە لوتکەی هەموو ئەو شتانەیە کە پۆلسی نێردراوی خوددا لە ڕۆما لە بەشی یەکەم تا بەشی 11 نووسیوێتی، بە تایبەت ئەوەی کە لە بەشی 9 و 10 و 11دا نووسراوە. ئێمە لە بنەماڵەیەکی تردا باسی ئەم بەشەمان کردووە، بۆیە دەبێت بزانین و فێربین کە بیرکردنەوەکانی خوددا لە زۆرێک لەم بابەتانەدا باڵاترن لە بیرکردنەوەکانمان، بە تایبەت کاتێک باس لە تێکەڵکردنی نعمەتی باڵادەستی ئەو لەگەڵ بەرپرسایەتی مرۆیمان دەکەین. با ئاەتەکانی لوتکە لە نامەی ڕۆما بەشی 11 23 تا 26 بخوێنینەوە. ئای لە قۆڵی دەوڵەمەندی، دانایی و زانیاری خوددا. ئێمە لە بەشی 9 و 10 و 11دا دەما خوێندەوە لە سەرەتای نامەی ڕۆمادا کە دەڵێت حکومەکانی لە سەروی تێگەیشتنەوەیە و ڕێگاکانی لە سەروی وردبوونەوەیە. کێ بیری یەزدان دەزانی؟ وەڵامەکە هیچ کەس. دەڵێت یان کێ بووە ڕاوێژکاری بێت؟ هەر هیچ کەس. کێ شتێکی پێبەخشیوە تاکو و لێی بسێندرێتەوە؟ هیچ کەس. ئەوە خوددایە، چونکە هەموو شتەکان لە ئەوەوە و بەهۆی ئەوەوە بۆ ئەوە. تەنانەت ئەو شتانش کە لێی تێناگەین. بۆیە پۆلس دەڵێت هەتایەش کۆمەندی بۆ ئەوە تاکو بیناسی. ئیشایی پێغەمبەر لەم موشانەدا هەمان بیرۆکە پێشکەش دەکات. ئیشایا بەشی 55 ئاەتی 8 و 9 دەڵێت بێگومان بیرکردنەوەی من بیرکردنەوەی ئێوە نییە. لێرەدا خوددایەکە قسە دەکات. ڕێگاکانی ئێوەش ڕێگاکانی من نین. ئەوە فەرمایشتی یەزدانە. هەروەک بەرزی ئاسمان لە زەویدا ئاوا بەرزا، ڕێگاکانم بەسەر ڕێگاکانتاندا و بیرکردنەوەکانم بەسەر بیرکردەوەکانتاندا بەرزترە. هەر بۆیە دەبێت زۆر بە جددی وەری بگرین کە بانگەشەی ئەوە نەکەین کە خوددا باش دەناسین و بیرکردنەوەکانی دەزانین و تەنانەت بە تەواوی لە پلانی ڕزگاربوون تێدەگەین. ئەمەش دەتوانێت بەرەو لوتبەرزیمان ببات. ئەگەر بەردەوام بیر لەوە بکەینەوە کە وەڵاممان دەیە بۆ هەموو شتێک کە خوددا دەیکات، ئەمە زۆر گەورەترە لە تێگەیشتنمان. ئەمەیە کە پۆلس نێردراوی خوددا لەم بەشەدا دەیڵێت. دوایەوە پۆلسی نێردراو لەم ستایشکردنە گەورەیە دەمانگوازێتەوە بۆ وشەگەلی ستایشکردنی خوددا بۆ سفەتەکانی بۆ بەشی 12 نامەی ڕۆما. ئەگەر لەم گواستنەوە تێنەگەین ناتوانین لە کاریگەری ئەو قسانەی لێرەدا هەیە تێبگەین، چونکە یەکسەر دوای ئەم ستایشە دەنووسێت و دەڵێت بۆیە ئەی خوشک و برایان لێتان دەپاڕێمەوە ئەوەی متمانەی بە عیسای مەسیح بەخشیوە لە جوولەکە و ناجوولەکەکان. بۆیە ئەی خوشک و برایان لەبەر میهرەبانی خوددا لێتان دەپاڕێمەوە. ڕەحمەتی خوددا چییە؟ هەموو شتێکەکە لە بەشی یەکەمەوە تا بەشی 12 نووسیوێتی. هەموو شتێکە لەسەری نووسراوە و پەیوەندی بە پلانی ڕزگاری و ژیانمانەوە هەیە. بۆیە ئەی خوشک و برایان لەبەر میهرەبانی خوددا لێتان دەپاڕێمەوە. ئاوا دەڵێت لەشتان وەک قوربانێکی زیندوو پێشکەش بکەن. ئەو بۆمان ڕوون دەکاتەوە دەڵێت نبینن عیسا مەسیح لەبەر ئێمە چی کردووە، لە پێناو ئێمەدا مرد. پێویستە ئێمە چی بکەین؟ لەشتان وەک قوربانێکی زیندوو پێشکەش بکەن، پیرۆز و پەسەندکراو لە لای خوددا کە پەرستنی هۆشمەندانەیە. بەم شێوە پەرستنی عەقڵی یان ڕاستەقینە چییە؟ ئەوەیە کە ئێمە جەستەمان پێشکەش بە عیسای مەسیح بکەین. ڕوونکردنەوەی مانای ئەمە تەواومان بۆمان دەردەخات کە وەک لە بابەتی ئینجیلا دەڵێت شێوەی ئەم دنیاە وەرمەگرن، بەڵکو لە نوێکردنەوەی بۆتان خۆتان بگۆڕن تاکو بە لێکدانەوە دەری بخەن خواستی خوددا چییە کە باش و پەسەندکراوتەوەوە. وەک پێشتر وتمان ئەم بابەتە بۆ یەکەم نامە دەمان بات. وەرن سەیری ئەو خاڵانە بکەن کە باس لە ڕەحمەت و نعمەتی خوددا دەکات. خاڵی یەکەم ئەوەیە کە هەموو مرۆڤەکان گوناهبارن و پێویستیان بە ڕزگارکەر هەیە، چونکە کرێی گوناهە مردنی جەستەیی و ڕۆحی. خاڵی دووەم سەبارەت بە ڕەحمەت و نعمەتی خوددا ئەوەیە کە هەموو مرۆڤەکان دەتوانن بە باوەڕ بە عیسای مەسیحی خاوەنشکۆ بێتاوان بن. جا چ بە سیرکردنی خاچ وەک ڕووداوێک لە داهاتوودا یان وەک ڕووداوێکی خاچ بگەڕێنەوە بۆ ڕابردوو کە ڕوویدا بێت. ئەمە پەیامی هیوایە بۆ هەموو مرۆڤایەتی. کاتێک ئیمان بە عیسای مەسیح دەهێنین و لەدایکبوونێکی نوێ لەدایک دەبینەوە دەتوانین ژیانێکی نوێ بە شێوەی تەقوایی بژین بەهۆی ناسنامەی نوێمانەوە لەگەڵ عیسای مەسیح بە مردن و زیندووبوونەوە و نیشتەجێبوونی ڕۆحی پیرۆز. هەموو ئیمانداران پێش دامەزراندنی جیهان لە مەسیحدا هەڵبژێدراوە، نەک تەنیا بۆ ڕزگاری بەڵکو بۆ ئەوەی ژیانێکی تەقوایی بژین
پێش دامەزرانی جیهان لە مەسیحدا هەڵبژێرداین و سەرەڕای ئەوەش باسی ڕزگاری پێشکەش بە هەمومان دەکرێت. ئەمەش ڕەحمەت و نیعمەتی خودایە. کاتێک پۆلیسی نێردراو لێرەدا لە نامەکەیدا بۆ ڕۆمیەکان بەشی 12 ئاەتەکانی یەکەم و دووەمدا دەڵێت لەبەر میهرەبانی خوددا مەبەستی ئەوە بوو کە لەژێر ڕۆشنایی ئەو میهرەبانی و نیعمەتە سەرسوورهێنەرەی کە خوددا واتە پۆلیس لە بەشی 11 لە سەرەتاکەیە باسی دەکات قسەی لەبارەوە کردووە بە ڕوونی شرۆڤەی دەکات و دەڵێت ئیرادەی باش و پەسەندکرا و تەواوی خودای لێ دەکەوێتەوە. دەتوانین بەم شێوەیە کار بکەین لە ڕێگەی ئەوەوە تەسلیم بوونی تەواو وە ویستی خوددا و ئەمەش بەشی 12 ئاەتی 1 باسی دەکات کە دەڵێت ئەی پەروەردگار من بە تەواوی هی تۆم. ئایا ئەمە بە ومانایەیە کە ئێمە دەتوانین بە تەواوی وەک ئەیسا بژین؟ نەخێر هێشتا، چونکە ئەمە پرۆسەیەکی بەردەوامە. هەروەها پۆلیسی نێردرا و ئەو خاڵە ڕوون دەکاتەوە دەڵێت ڕەفتارکردن بە پێوەرەکانی کلتوری خراپەکە لە ئێمەدا دەژین. بەشی 22 ئاەتی 2 شێوەی ئەم دنیای وەرمەگرن، بەڵکو لە ڕێگای گۆڕانکاری قوڵە و لە ڕێگای پیرۆزکردنی ڕۆحی پیرۆزەوە کە بەردەوامە بۆمان با بگۆڕدرێت. بەشی 12 ئاەتی 2 ئێمە لە پرۆسەی بەردەوامدا دەژین ئەگەر لە ئیسای مەسیحدا بژین. ئێمە بان کراوین بۆ ئەوەی وەکو جیهانی دەوروبەرمان کار نەکەین و خوددا لە مەسیحدا دەمان بینێت. بەڵام دەبێت هەموو ڕۆژێک خۆمان بۆ خوددا تەرخان بکەین. لەو جیهانە نەچین کە تێیدا دەژین، بەڵکو شێوەمان بە نوێکردنەوەی مێشکمان بگۆڕین و پۆلیسی نێردراو بەردەوامە لە شرۆڤەکردن کە ئەم شتە چۆنی ئەتوانین بە پێویستی خوددا ئەنجامی بدەین، چۆن ویستی خوددا بزانین، ویستی خوددا چییە. کاتێک لە ڕۆما بەشی 12 تا بەشی 16 باسی دەکات. لەسەر پرسیارێکی تێفکرین و جێبەجێکردن وچانێک بدەین لەژێر ڕۆشنایی هەموو ئەو شتانەی کە خوددا لە ڕێگەی ئەیسای مەسیحەوە بۆی کردوین. بۆچی هێشتا هەندێک لە باوەڕداران بە پێیجەستە دەژین و بە پێڕۆح ناژین؟ ڕەنگە هەر یەکێک لە ئێمە هەندێک باوەڕدار بناسین کە ئەوە هەڵدەبژێرن بە پێیجەستە بژین نەک بە پێڕۆح. بەڵام پێویستە بگەڕێنەوە بۆ وەڵامی ئەو پرسیارە لە کتێبی پیرۆزەوە سەری هەڵبیاوە، بە تایبەتی لە نامەی کۆرنسۆسەوە. بۆچی کۆرنسۆسیەکان بە پێیجەستە دەژیان؟ تەنیا لەبەر ئەوەی پێویستیان بە کەسێک بوو فێریان بکات کام شتە ڕاز نییە؟ و کاتێک پۆلیسی نێردرا فێریکردن ڕوبەڕوویان بۆەوە دەستیان کرد بە گۆڕانکاری. کەسانێکی زۆر هەنکە هێشتا منداڵن لە باوەڕدا، ئەوان مەسیحین لە ژیانیان وەرگرتووە، بەڵام هێشتا تێناگەن کە ڕۆژانە ڕۆشتن و ژیان لەگەڵ مەسیحدا مانای چییە. لە سەرانسەری دنیادا زۆرێک لە باوەڕداران سەریان لێ شێواوە ون بوونە، چونکە لە ویستی خوددا تێناگەن. ئەوان لەبارەی ڕزگاریەوە تێناگەن، بەڵام لە ویستی خودداش تێناگەن. خوددا ڕێنماییمان دەکات و ڕێنماییەکانمان بە هەموو شتێکەوە دێنێتە بەردەست. بەشێک لە پلانی خوددا کە قسەی خوددایە دەبێت وەری بگرین و لەگەڵ باوەڕدارانی تردا هاوبەشی پێ بکەین کە ڕەنگە مەسیح بناسن، بەڵام هێشتا منداڵن لە ڕووی ڕۆحیەوە سەر لێ شێواون و چونکە لە قسەی خوددا تێناگەن بۆیە بە دڵنیاییەوە بە ڕۆح ناڕۆن، چونکە لە مانای ئەم بابەتە تێناگەن. ئەمەش هۆکارێکی گەورەیە بۆ ئەوەی زۆرێک لە باوەڕداران بە پێیجەستە بژین. ئەمەمان بەڕوونی لە ژیانی هەندێک لە کۆرنسۆسیەکان بینی و ئەم ئاراستەیە لە هەندێک کەس لە هەموو کلیساکانی سەردەمی نوێدا دەبینین. تاوڕادەی کە ئەم کەسانە فێر دەبن و ڕێگە بە ڕۆحی خوددا و پەیامەکەی دەدەن بیان گۆڕن بە جۆرێکە یەک بە یەک دەست بکەن بە گەتەکەمەکردن و پێگەیشتن بۆ ئەوەی کە وێنەی ئیسای مەسیح بن لەسەر ئاستی کەسی و هەروها وەک گروپێک لە ناو جەستەی مەسیحدا. ئەو بنەمایی کە بڕیارە پێی بژین ئەمەیە لەژێر ڕۆشنایی میهرەبانی و ڕەحمەتی خوددادا دەبێت بە بێفیزیەوە دان بە نیعمەتی باڵادەستی ئەودا بنین و پێشکەشکردنی هەموو بەشەکانی جەستەمان وەک قوربانێکی زیندوو بۆ پەرستنی.